تمت الموافقة بۆ چارەسەرکردنی گرفتی دارایی و وەرگرتنی پشکی کورد لە بەشە بودجەی 2017 عێراق بۆردی ڕێکخراوەکان لە دەرگای حیزب و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراقیاندا تا بگەنە ڕێگە چارەیەک بۆ ڕزگاربوون لە گرفتی دارایی، بەڵام هەوڵەکانیان بێ ئەنجام بوو. ئەندامێکی بۆردەکە دەڵێت هەنگاوی دواتریان کۆبوونەوە دەبێت لەگەڵ بەرپرسانی حکومەت و ئەنجومەنی وەزیران تا لەوێش قسە و پێشنیارەکانی خۆیان باز بکەن. ئەم جارە ڕێگەکەی کە پێم وابێ ئێمە ئەبێ سەردانی حکومەتی هەرێمی کوردستان بکەین و لەگەڵ ئاستی باڵای حیزبە سیاسیەکانە دانیشین بۆ ئەوەی حیزبە سیاسیەکانیش پشتیوانی لەو پرۆژەیە بکەن و داواش لە حکومەت بکەین بڵێن بزانین بەدیلی باشتر لە ئەم پرۆژەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چیتری بێ. حکومەت ڕاستە ئێستا دەڵێ من داهاتم زیاترە لەوەی کە ئەوان دەینێرن، بەڵام ئەی داهاتت زیاترە کوا لەکوێیە بۆ نادرێتەوە بە موچە خۆران، بۆ نادرێتەوە بە فەرمانبەران. پێشتر بۆردی ڕێکخراوە مەدەنیەکان یاداشتێکی سێ خاڵیان خستە بەردەم سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە تیایدا داوایان کردبوو پێداگری لەسەر پێدانی لە سەدا 17 پشکی کورد لە بودجەی عێراق بکرێ. لە بەرامبەردا حکومەتی هەرێم دەبێت مانگانە بڕی 550,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە بدات بە بەغدا. لەسەر ئەو پێشنیازە جگە لە فراکسیۆنی پارتی هەر چوار فراکسیۆنە کوردیەکەی تر دەنگیاندا، بەڵام حکومەتی هەرێم ڕەدی دەکاتەوە نەوتی خۆی بدات بە بەغدا و دەڵێت لە فرۆشتنی نەوتی خۆی پارەی زیاتری دەست دەکەوێت. چوار فراکسیۆنە کوردیەکەی پەرلەمانی عێراقیش دەڵێن هەر لە سەرەتاوە حکومەتی هەرێم لەگەڵ ئەوەدا نەبووە نەوت بدات بە بەغدا، دەژڵێن بەرپرسانی هەرێم بڕیاری خۆیان داوە و نایەنەوە سامانی نەوتیان لەژێر دەست دەربهێنرێت. من بەسەراحەت پێتان دەڵێم من ئەوەی کە لێم خوێندەوە ئەوەیە کە ئەوان ئامادەنین یاساکە جێبەجێ بکەن و ئەمەیان ئەگەرچی لە ناو کۆبوونەوەکە بەسەراحەت نەگوت گوتیان بابزانین کامیان لە بەرژەوەندی هەرێمە و ئیتر بەستەنها بۆ یعنی با بڵێن ئەوەی کە بڵێن پێشوەخت بڕیارەکان ڕەت نەکردوتەوە هیچ پلانێکیشیان نییە. پێشمان گوتمان پلانی ئێوە لە ماوەی 3 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان بەدەست نەبوونی موچەوە دەناڵێنێ پلانتان چ بووە جگەلەوەی بڕینی موچە کە بە ناوی پاشەکەوتەوە دەستان داوەتی. خەڵک تەقەی ئاشی ناوێت، خەڵک ئاردوونانی ئەوێ، خەڵک نەبووجێ عێراقی حەڤەی ئەوێ نە ئەم نەریتەی حکوومەتی هەرێمی ئەوێ، خەڵک موچە و نانی ئەوێ. حکوومەتی هەرێم بێت ژیان و گوزەرانی خەڵک و موچە باشکە تاو خەڵکە واز نەک لە یاسا بێنە لە هەموو شتێک بێن. ئێمە بە قەنەعەتی ئێمە لەو بوجەی کە عێراق ئەینێرێ موچە و نانی خەڵک باشتر دابینە بێ. 3 ساڵە هەرێمی کوردستان بە دۆخێکی دارایی سەختدا تێدەپەڕێت، هاوڵاتیانیش گلەی و گازندەکانیان ڕوە و حکومەتە و پەنجەی تاوان بۆ بەرپرسانی حکومی و حیزبی درێژ دەکەن. خراپی باری دارایی ژوای کردووە ژیان تا ئەندازەیەکی زۆر سەخت بێت، بەتایبەت لای ئەوانەی گوزارانیان لەسەر موچەیە. ئێستاش هەموو خەڵکی بەجارێک تکا لە حکومەت و بەرپرسانی حیزبی دەکەن چارەسەرێک بۆ حاڵ و گوزەرانیان بدۆزنەوە. ڕامی ڕسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.